هەستەیەن باە بچین بکەین تەماشایە هەستەیەن باە بچین بکەین تەماشایە لە گوڵ و زار و لای باخچەی پاشا سرکانە سیم و وەناو شەو گوڵزار سرکانە سیم و وەناو شەو گوڵزار بولبول ئاخێنێن ئەم دار بۆ ئەو دار چاوەیەت بێگیڕایە بەمر ئوزادا خەمی دارونێت بدە بەبادا خەمووەمودەم لە دڵت دەرکە خەمووەمودەم لە دڵت دەرکە ئەمڕۆ دنیایە سبحەینی مەرگە تمام خوش بید ممنون تمام خوش بید کوکاکو فرق برزگر هر چی که بو خرجو کرد تو صاحب خرج کردی تنبه برحال وسعتي مشغل ولی به نظر من ساعت لما حلقه قشنگه من باليت بيرجع تستاخش نەڤەز جان هەر خێر بێیت ممنون پێم خۆش بوو کە انتخابەکەت گۆرانەیەکی مامۆستا عەلی مەردان بووە و زۆرم پێخۆشەکە سپاسان انتخابی گۆرانی کوردی بکەن و لەو تۆنەی تۆش لە تۆنەی باوەڵێن سێ عەلی ئەزغەر بوو چونکە بەرز بله منش ئەڵام بەڵام دستان خوش بيخ ممنون أجد وين بالي بخير هاتي دستان خوش بي. تا پرفورمانس عجبان گلو گرت تخوازی ببی یکمین گوداش بو پرفورمانس نو مبشوپینه